بەڕێزان ئەگەر بەو بەرپرسانەی پارتی یەکێتی بڵێین ئەنگۆ دزن ناپاکن بێڕەوشتی سیاسین تا یعنی هەرچیان پێ بگوترەوە سیفەتیانە و جوێندانی سیاسی نییە مەساوکو برێ خێڕی ئەوانە ناوشتی ئازە ئەو سیفەتانیت کە تاڵان چین مافیان ئەوە هەموو سیفەتی سیاسیانە بەڕاستی شوەیە وەرە تۆ سیرکە حکوومەتێک کە پێی دەرین دوژمنی گەلی کورد 6 مانگە داهاتی ناوەخۆ یەک فلسیان نەناردی یەک فلس حکوومەتە داگیرکەرە دوژمنە نازام چەوی ماڵی بارزانی ڕێزی دەکەن 6 مانگە موچەخۆران دەدا ئەوانیش ئەو داهاتەی کوردستان دەدزن کەسیش نازانین لە چێیە لە چێ هەردوو بەرەبابی سیاسی دەدزن ژیانی خەڵکیش لە چ دۆزەخێکدایە یعنی بڕوا بکەن هەفتەنیە چەند کەسێک پەیوەندی بە ئێمەنەکە کۆمەک بکە کەمە دەرەقەت ناین ینی بە چ دەرەقەت دەی نەدەرەقەتی ئەو دێمە هەموو مشکلی خەڵک چارەسەر بکەین نەدەرەقەتی ئەوش دەی کۆمەکی خەڵک بکەی یعنی هەمومان لێرە موچەخۆرین ئەمەش لە کۆر ئەو ئەزمەی موچە بووینەوە سوپاسی دەبی سوید بکەین بەرحاڵ بەڕێزان وەرە سیرکەن ئەو بێویژدانانەی کە دڵیان گۆشتی پەیوەندیان نەیە ئەوە بلۆچی پێوێ بلۆک ئی مەسعودی ئی مەسرۆری ئی قوبادی ئی پاڤێلی کورە ئی ئەو مەکتەب سیاسی ئەوانە های لای خۆیان دەژین خۆیان ماڵە و مناڵێ مەسرۆر خەڵک بۆ دەزانیم برێ مەسرۆر زانی بەس ئەو کوڕی هەیە لەو 6-7 ملیۆنەی بەس ئەو بابە خەڵکی تر باب نییە زان کۆیلۆ کوڕی دروست کرد ڕاگات نەچی چەند ملیۆن دۆلاری لە بۆ دروست کردیا دەیباتە بەریتانیا شەهادە بە کەیف خۆی حکوومەت بڕۆتو ببە ئەوە هیچ شتێک نییە هەر وە دەزانی بەس ئەو ئارینی هەیە خەڵک ئارینی نییە هەزاران کەسی خستە ژۆرێ چیرۆر کرد وەزانی بەس کەسی بەس ئەو بابە مەسرۆر بارزا و خەڵکەژۆ کوتو بابە ئەو حەز دەکاتن باوکی خەڵکیش وەکو تو حەز دەکە کوڕەکەی نەک زانکۆ و نازام چی و میدیایی هەبی ملیارها دۆلار ئەو حەز دەکات نییە کە چۆ دەرێ کە گوتی بابە پارەم دێ برێ فەرموو لە ئابەشی ویست بچیلۆی بکڕی بێویژدان بینە سەر نێچیروان بارزانانی 5 ملیۆن دۆلاری تەبەڕع کوردی وەکو ئینسانی خۆی پێشکە نێچیر لە چێت بوو لە عەرەقەی نیشتەوانی ئیدریسی داکت و نازداری دایکت پەیدات کردیە کوڕی بابم بە پارەی ئەو میلەتە شاپشاپانێ دەکەی شاپشاپانێ بە پارەی ئەو میلەتە دەکەی کەسێتێکت هەبی لە ناو خەڵک بەس بەو پارەی ئەتو ڕاوەستای تۆ ئەندازیاری وێرانکاری کوردستان بووی هەتا ئەو ئابوورە سەربەخۆیە قێزەوەن و خەتەرت نەهینە ناو خەڵک لە 25 خەڵک پارەی خۆی مانگانە وەرەگرت کێشەی نەبوو ئەتوو وێرانکەری ئابووری کوردستانی ئەتوو وێرانکەری فەسادی کۆمەلگای کوردستانی فەسادی کۆمەلگای 5 ملیۆن دۆلار ئەتوو ئەو پیاوەی هەدبی بچی تەبەڕع بکەی لە هەموو ئەوانە گرنگتر هاوڕێیان دوێنێش دیسان قوباد تاڵەبانی 30 ملیۆن دۆلاری دایت 8 فڕۆکەوان کە یەکەچیان ئەزەم ناوی لاوکە چوە سیارەکی ئاخر دەرەزەی پێکڕیە 8 فڕۆکەوانی مەدەنی هەلیکۆپتەر کە قوباد و پاڤێلە فەندی جگەلەوەی 30 سیارەیان نەدووە ئەوزە بە هەلیکۆپتەر دەچونە لە گەرمەی هەڵمەتی هەڵبژاردن لەو شار لە ئەو شاری های لایف دەرشی برێم ئەویان دەکرد یەکێ 30 ملیۆن دیناری داینێ دایەوە بە بەو هەشف ئەوەیە لەسەر حسابی بجێ حکوومەتی هەرێمی کوردستان وەڵا چییە یارمەتیان داونە دە 12 لەو سەری لە ئەو سەریان پێیناوە میلەتیش ڕەنزەرانی هێز و باز و بڕۆ ئەوە بە بێموچەی بەو دۆزەخەی بژی کورە وەڵا ئەنگۆ ئینسانی فاشلن ساقیتن و ئینسان نین ڕۆبۆتیش نین ڕۆبۆت خیانەت ناکە ڕۆبۆت مەسەن بێویژدان نیە پرۆگرامە دەیدەیە ئەنگۆ لەو درڕندە پیسە سیاسیانن لە ناو ژینگەی ئینسانیەت پەیدا بوونە لە نمونەیەکی وەکو ئەسەدن شەرم لە خۆتان ناکەن باسی ئەسەد دەکەن بەس چ بکەین غیرەتێک نییە ئەو هەموو جەنەڕاڵ ئەستێرە و خۆ بە سەربازە فشەکەرانە نییە کەرامەتیان نییە ڕاستە معاشیان هەیە ملیۆنێرن بەس کەرامەتیان نییە ئەو دەسەڵاتە سیستەمە مافیا بێویژدانە کە ئەو دەدەداتە ئەو خەڵکەی هەر ماڵی چیرۆکەچی لێ دروست بووە چیرۆکەکی مەرگە ساتی لێ دروست بووە کاتش